خۆشویستم چاوەڕێمان بن کاتژمێر سێونی لە ڕادیۆی میدی گەڕیان یا لە گەڕیان میدیا بەڕاستەوخۆ بەلای بەم گۆرانە جواناتان پێشکەشەکەین ئەم ڕەوادنامەیەکی تایبەتە بۆ هونەرمەندی دانگۆڕ ئەحسان زیرەک ئەم هونەرمەندانە ناوەستن لە خزمەتی ئەوە هەرچەندە کاگەسا ئێستا پێویستی بە نەشتەرگەری قورجی هەیە پێویستی بە چارەسەر هەیە بەڕاستی ئەوە کاگەرجمان ئەورامی دەرێ ئەمڕۆ کە ماوەیەکی زۆرە نەخۆشیی درێژخایانی زۆر گرفتارە پێوەی بەڵام هونەرمەندان بزانە هیچ کاتێوان بێوەش نەکەوە لە هونەرەکەیان تکایە نازانم ئەوانی کە هەموو قوتیە وڵاتیان بەدەستەوە ئێوە شاوە پێمە بیبەخشن چۆن ئێمە هونەرا باشین چۆن هونەرەکە ناوەستین یەک ڕۆژ ناوەستاوی لە خزمەتیەوە ئێوە بەیە ماڵان ئەڵە باشێەوە کۆڵ نایە نەوەڵە بەی شێوە کۆڵ نایە ئێمە نان هەبێ نەبێت هونەرمەندی وایە ڕۆژی وایە کوڕەکانی سەڵاتداودە لە کردوێن یەک دینە لە جیبانیان دڵیەوە خۆشەکان ئێمە ناوەستی ئێمە هەر بە هونەرەکەمان بەڕاستیەتان کوژین هەر بە هونەرەکەمان مادەمیەوە هەستان نییە هەستان نەبێ بەرامبەری هونەرمەندەی کە ئەوە یەک دانە ساڵە هیچ نەماوە لە دنیا بۆ هونەری کوردی خەریب و لەسەر هونەر ئەوانەی کە چایان بە هونەر هەمایە تاریکپەرستەکان نووسیان سەری بڕن لەسەر هونەرەکەی بەڵام هەر کۆڵین هەیە ئەرجمەن ئەورامی ئەوە کاگەحسان بەڕاستی ئەو دەنگە جارێکتر ئەو ژیانەی ئەو قڕگە دووبارە بوونەوەی نیە لە هەموو کوردا جارێکتر ئەگە خوا نەخواسە قورجی شتێکی لێ بێ لەبەرەوە بێ داوا لە هەموو کەسانەکە کە هەستیان هەیە بەرامبەری ڕۆشنبیری کولتوری وڵاتەکە چون بە هانەیە و هونەرمەندانە بۆ چارەسەریان سواز بۆ ئێوە چاوەڕێمان بن و گلەیانەم لە بەرنامەکەیان